لابردەم بەشێک لە بانکەکان سندوق دانراوە بۆ ئەوەی نۆرە بڕی نەمێنێت و بتوانن بە ئاسانی موچەخۆران موچەکانیان وەربگرن. ئەمە و چەند هەواڵێکی دیکەم بۆ هێناون لەگەڵ باڵێن. سڵاوتان لەبێت. لەگەڵ دابەشکردنی موچە لە بەردەم بانکەکان نۆرە دەبەسترێت و ڕیز درێژ دەبێتەوە و موچەخۆران و خانەنشینان تووشی ئاستەنگ دەبن و زۆر جار نۆرە بڕی تێدەکەوێت. بەڵام بانکی شارەزوور بە ڕێگەیەکی ئاسان و جیاواز کۆتایی بە نۆرە بڕی هێناوە. بانکەکە لە دیواری دەرەوە چەند سندوقێکی داناوە. خانەنشینان سندوقێک و خاوەن پێداویستی تایبەت سندوقێک. هەرکەس دەچێت ناسنامەکەی خۆی دەخاتە سندوقەکە و نۆرەکەی دیاری دەکرێت و پێویست ناکات لە ڕیزدا بوەستێت. لەبارەی بیرۆکەکە هەرێم حەمە ساڵح بەڕێوەبەری بانکی شارەزوور بە 964 وت لەو ڕێگەیەوە نۆرە بڕیمان نەهێشتووە و موچەخۆریش کە ناسنامەکەی دانات دەزانێت کەی سەرەی دێت و پێویست ناکات لە ڕیزدا بوەستێت. بۆیە دەڕواتەوە و کاتێک سەرەی نزیک بۆەوە دێت بۆ بانک و موچەکەی وەردەگرێت. ڕەنگە بیرتان نەمابێت چونکە ڕووداوەکە دەگەڕێتەوە بۆ 2 ساڵ لەمەوبەر و ڕێک لە هەمان ڕۆژدا ئۆتۆمبیلێک لە زینی وەرتێ وەرگەڕا و دواتر بە شاخەکەدا کەوتە خوارەوە بەهۆیەوە 5 ئەندامی خێزانەیە گیانیان دەستدا. لەبەرەوەی لە زینی وەرتێ هێمای هاتوچۆ و ڕاگری لێواری ڕێگاکەی بۆ نەکراوە. بۆیە دووبارەبوونەوەی ئەو ڕووداوانە ڕوودەدەن و چاوەڕوان کراوە. ئەو ڕووداوە ببێتەوانەیەک و هێمای هاتوچۆ و ڕاگر بۆ ڕێگەی زینی وەرتێ دروست بکرێت. بەڵام وا 2 ساڵ تێپەڕیوە هێشتا هیچی بۆ نەکراوە. تەنیا ئەوە نەبێت وەکەوەی شۆڕش حەسەن بەڕێوەبەری ناحەی وەرتێ دەڵێت ساڵێک لەمەوبەر داوامان لە ئیداری سۆران کرد بۆ دانانی ڕاگری تەنیشتی ڕێگاکە. هەموو شتێک ئامادەیە تەنها ئەوە ماوە دەست بکرێت بە کارکردن تێدا. ئەمڕۆ دەنگی تەقینەوەیەکی گەوران لە ئەسنووری قەزای ڕوان دەست بیسترا. کاتێک پەیامنەری 964 بە دوواداچوونی بۆ کرد دەرکەوت تەقینەوەی مینێکە و ژیانی لە پیاوێکی تەمەن 58 ساڵ سندۆتەوە. ڕووداوەکە لە چیای ڕۆڵەن لە نزیک گوندی دەرگەڵەی سنووری ئەم قەزایە ڕوویداوە. ئەو پیاوەی گیانی لەدەستداوە لەگەڵ کوڕەکەی و کەسێکی دیکە بە مەستیکردنی گیای بەهارە چووبوونە ئەو شوێنە. کاروان میراودەلی بەڕێوەبەری بەرگری شارستانی سۆران لە ڕێگەی 964ەوە داوای لە هاوڵاتیان کرد وریای خۆیان بن هەموو شوێنێکی سنوورەکەیان هی ئەوە نییە بچن گژوگیای بەهارەی لێ بکەن. خەریکە زستان بەرەو کۆتایی دەچێت بەڵام خەڵکی هەرێمی کوردستان بە گشتی و جووتیارانیش بە تایبەتی هەر چاوەڕێن بارانی دیکەیان بۆ ببارێت چونکە ئەوەی ئەم ساڵ باریوە بەدڵی ئەوان نییە. کەچی کەشناسی هەرێم بۆ ئەمڕۆ سبەی دەڵێت ناتوانێت پێشبینیەکانی موژدەی بارانبارینی تێدا بێت و بیدار بە جووتیاران چونکە دەڵێت سەرڕای ئەوەی بارانیش نابارێت پلەکانی گەرماش بەرز دەبنەوە. پێشبینەکانی کەشناسی هەرێم بۆ 48 کاتژمێری داهاتوو ئەوەیە کە ئەمڕۆ پێنجشەممە و سبەی هەینی ئاسمان بە ساماڵی و هەندێک پەڵە هەور دەبینن و چاومان بە باران ناکەوێت. بەرزترین پلەی گەرمان لە گەرمیانە بە 27 پلەی سیلیزی و نزمترینیشان حاجی ئۆمەرانەکە لە گەرمەکەی 14 پلێ. سەرنجتان ڕادەکێشم بۆ هەواڵێکی دیکە ئەمڕۆ لە قەزای پێنجێن ڕێکخراوێک و ژمارەیەک مامۆستای ئاینی و هەروەها هاوڵاتی و پیاوی بۆ خواسڵحا و کۆبوونەتەوە سندوقێکیان داناوە و هەرچی لە گیرفانیان نایە دەرێکەن و دەیخەنە ئەو سندوقەوە. ئەمە بۆچی بۆ ئەوەی کە گورچیلە بۆ کەسێک بۆ هاوڵاتیە کە پێویستی پێیەتی بکڕن. بەهادین حەسەن کەمپینی ڕێخستووە بۆ 964 وتی نەخۆشەکە دەبێت ئەو نەخۆشە دەبێت هەردوو گورچیلەی بگۆڕدرێت. ماوەیەکی زۆرە لە ڕێگەی بە ڕێگەی سەیسایەقەوەیە بۆی بڕات لەوێ گورچیلەی بشوە بەڵام ئێستا تەواو گورچیلەکانی پەکی کەوتووە پێویستی بە گۆڕینی گورچیلەکانیە. بۆیە ئەمانەم سندوقیان داناوە پارەی تێدەکەن و پارە لە هاوڵاتیانش کۆ دەکەنەوە بۆ ئەوی بتوانین گورچیلەکانی بۆ بکڕن. گورچیلەکانی ئەم کابرایە بای 35 ملیۆن دینارە. دەڵێت ئەگەر پارەکەمان کۆ کردەوە ئەو ڕەوانەی وڵاتی ئێران و شاری تارانی دەکەین بۆ ئەوەی کە بتوانێت گورچیلەکانی بگۆڕێت و ژیانی بۆ بگەڕێنرێتەوە. ماوەڵەکانی ئەمڕۆ بوو کاتێک شات بۆ هەموو لایەک.